لە بڕیارێکدا یاخود پلان وایە کە زانکۆی کۆیە پلانێکی استراتیژی درێژخایەن ڕابگەێنێت لەم پلانەدا گرنگی زیاتر بەرەو پێشچوونی خوێندن لە زانکۆکان و هاوکات بە خزمەتکردنی زیاتر خوێندکاران لە ڕووی زانستیەوە لە ڕووی رەخساندنی هەلی کار لە بازاری کاردا و کۆمەڵێک بابەتی گرنگ و پلانی گرنگ لە زانکۆی کۆیە جێبەجێ بکرێت لە ڕێگەی ئەم پلانە استراتیژیی کە ڕادەگەێنێت تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز دکتۆر محەممەد حەسیب ستیق سەرۆکی زانکۆی کۆیە لە کۆیەوە لەگەڵمان دەبێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان هەڵبەتە پلانێکی استراتیژی درێژخایەن کە بۆ چەند ساڵێک ئەم پلانە بەردەوام دەبێت و کاری لەسەر دەکرێت ڕادەگەێنێت گرنگی ڕاگەیاندنی پلانێکی درێژخایەن بۆ بەرەو پێشچوونی ئاسی زانستی زانکۆکان یاخود ئەو بابەتانی کە دەتانەوێت هەنگاوی تێدا بنێن و بەرەو پێشی بخەن چین؟ بەیانیتان باش دیارە زانکۆ ناوەندێکی ئەکادیمی زۆر گرنگ هەمیشە چاوەڕوانی ئەوەی لێ دەکرێت کە ڕۆڵی گەورە بگێڕێت لە خزمەتکردن و پێشخستنی کۆمەلگا و زانکۆ بۆ ئەوەی بە ڕۆڵی خۆیان هەستن پێویست دەکات کە پلانی استراتیجیان هەبێوەکو زانکۆ نێودەوڵەتیەکانی دنیا هەڵبەتە پلانی استراتیجی بۆ خۆی چەند هەنگاوێکی یەکێک لەوانە کۆکردنەوەی داتا و زانیاری لەسەر توانا و خاڵی بەهێزی زانکۆکان و پێداویستی و خاڵی لاوازی زانکۆ و لەسەر بنەمای ئەو داتایانە هەڵبژاردننی پلانێکی استراتیجی زۆر گرنگە و گرنگترین خاڵەوە کە کاتێ پلانی استراتیژی بە شێوەی کۆتایی ئامادە ئەبێت ئەو کاتە پێویست دەکات کە بەردەست بێت بۆ هەموو کۆمەلگای زانکۆ چی لە مامۆستایان چی لە خوێندکاران و لە فەرمانبەران و هەروەها بۆ فەرمانگە و دام و دەستگا حکومی و ناحکومیەکان ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان بۆەوەی هەموو پێکەوە بتوانن هاوکار بن و هەمەهەنگ بن بۆ جێبەجێکردنی ئەو پلانە دیارە دوای دەست بەکاربوونمان لەگەڵ هاوکارانمان لە مانگی حەوت ساڵی پار لیژنەی باڵای داڕشتنی ڕەشنووسی پلانی استراتیژی زانکۆی کۆیەمان پێکێنا دواتر لەسەر بنەمای کۆڵەگەکانی پلانەکە چەندین لیژنەی تر دەست بەکار بوون و ئەو لیژنانە بێوچان کاریان کرد بۆ ماوەی نزیکەی ساڵێک تاکو پلانەکە ئامادەکرا دواتر لە 14/6 2023 لەلایەن ئەنجومەنی زانکۆی کۆیەوە پلانەکە پەسەند کرا و بە خۆشحاڵیەوە دوێنێ لە ڕێوڕسمێکە ڕامانگەیان بە ئامادەبوونی ئەنجومەنی زانکۆ و مامۆستایان و دام و دەستگا و فەرمانگە و کانی شاری کۆیە و بەشێک لە کۆنسڵی وڵاتان و نوێنەری بەڕێز جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. باش دکتۆر هەڵبەتە کە باز دانانی پلانێک دەکرێت بۆ چەند ساڵێک کە لە 2023 تا 2024 ئەم پلانەدانرا ئەو پرسیارەیەتە پێشەوە بۆ مامۆستایانی زانکۆ هاوکات بۆ خوێندکاران لە زانکۆ چۆن کار لەسەر جێبەجێکردنی ئەم پلان و بەردەوامبوونی ئەم پلانانە دەکرێت ئاخۆلەبوونی هەر قەیرانێک یاخود هەر بابەتێک کە ڕوبەڕووی زانکۆی کۆی ببێتەوە دەکرێت ئەم پلانە بەردەوامی هەبێت و پەکی نەخرێت؟ هەڵبەتە پێشەوەی وەڵامی جەنابەت بەمەوە تایبەت بە دیاریکراوی بۆ ئەو پرسیارە ئەبێەوە بخەینە ڕوو کە پلانی استراتیژی زانکۆی کۆیە بریتیە لە 7 کۆڵەگەی سەرەکی کۆڵەگەی یەکەم سەرکەوتنی خوێندکار و ئامادەسازیە بۆ بازاڕی کار کۆڵەگەیەکی تر کۆڵەگەی توێژینەوەی زانستی و داهێنانە و کۆڵەگەی سێەم کە کۆڵەگەیەکی یەکجار گرنگە ئەویش خزمەتکردنی کۆمەلگایە هەروەها کۆمەلگەی پەرەپێدانی سەرچاوەکان چی سەرچاوی مرۆیی بێ چی سەرچاوی دارایی بێ و بە ئەلیکترۆنیکردنی زانکۆ و پێگەی نێودەوڵەتی زانکۆ و لێرەیە لە پلانی استراتیژی زانکۆی کۆیە کۆڵەگەیەکی زۆر گرنگ و نوێمان هەیە وەکو مۆدێلێکی زۆر نوێ لە هەرێمی کوردستان و عێراق و تەنانەت لە ناوچەکەیش ئەویش بنیادنانی زانکۆی سەوزاوی پێوترێ گرین یونیڤرسیتی بۆیە ئەمە کۆمەڵێک کۆڵەگەن ینی چەند کۆڵەگەیەکن 7 کۆڵەگەی سەرەکین دیارە زانکۆکان لە خراپترین دۆخە چی دۆخی دارایی بێ چی دۆخی سیاسی بێ چی دۆخی کۆمەڵایەتی بێ چی دۆخی تەندروستی بێ وەگەوەی ساڵانی پێشووتر دۆخی کۆرۆنا هات ئەبێ ئەو شوێنانەی کە چاوەڕوان ئەکرێ وەڵامێکی هەبێ بۆ کێشەکان زانکۆکانە لەبەرەوە ئێمە نابێت لە هیچ کات و ساتێکە لە هیچ دۆخێکە ئەوە بکەین کە بڵین زانکۆکان کۆڵ بدەن بەڵکو بە پێچەوانەوە ئەبێ بە دوای چارەسەری کێشەکاندا بگەڕێین بۆیە پلانی زانکۆی کۆیە بۆ 5 ساڵ دانراوە بۆ 5 ساڵی داهاتوو بۆ خۆتانیش دەزانن بە تایبەتی باسی
وڵاتی خۆمان بکەین باسی هەرێمی کوردستان بکەین لەوانەیە فترەکان جیاواز بن یعنی تۆ ناتوانانی پلانێک ئەمڕۆدانی لەبەرەوەی تەنها ئەمڕۆ وەزعەکەیان دۆخەکە بەو شێوەیە بەڵام بە دڵنیاییەوە چاوەڕوانی زۆر لە زانکۆکانەکرێ بۆ ئەوەی بتوانن مامەڵە بە شێوەیەکی تەندروست و زانستی لەگەڵ کێشە و گرفتەکانی کۆمەلگاکە بکەن. باشە دکتۆر هەڵبەتە لە پلانەکەدا هاتوو کەیەکێک لەو کۆڵگانی کاری لەسەر دەکەن یاخود بە نێودەوڵەتیکردنی زانکۆکەیە چۆن کار لەسەر ئەم بابەتە دەکرێت هەم لە ڕووی میدیایی هەم لە ڕووی نێودەوڵەتیکردن هەم لە ڕووی بابەتەکانەوە. هەڵبەتە چەند استراتیجیەتێک هەیە بۆ بە نێودەوڵەتیکردنی زانکۆ بۆ خۆی بابەتێکی یەکجار گرنگە یەکیان ئەوەیە پەیوەندیکردن لەگەڵ زانکۆ نێودەوڵەتیەکانە کاری هاوبەش لەگەڵ زانکۆ نێودەوڵەتیەکانە پەرەپێدان بە دروستکردنی تیمی توێژینەوەی هاوبەش لەگەڵ زانکۆ نێودەوڵەتیەکانە و لەگەڵ ئەوەیشە ئێمە ینی کۆمەڵێک هەنگاوی تر ئەگرینە بە لەوانە مەسەرەن گرانتی نێودەوڵەتی و هەمەهەنگیکردن بە تیمی دروستکردنی تیمی هاوبەش بۆ وەرگرتنی گرانتی نێودەوڵەتی و فەند و پاڵپشتی دارایی نێودەوڵەتی هاندانی مامۆستایانی ئێمە بۆ بەشداریکردن لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان لە چالاکیە زانستی نێودەوڵەتیەکان ئەمانە بۆ خۆی خاڵی زۆر گرنگن کە و تەنانەت بەشداریکردنی مامۆستایانی ئێمە لە گۆڤار و جۆرناڵە بەناوبانگەکانی وڵاتانی دەرەوە بۆیە چەند ڕێکارێکان چەند استراتیجیەک دێن کەوا بتوانین لە ڕێگەیەوە پێگەی نێودەوڵەتی زانکۆی کۆیە بەرەو باشتر بەرین. باشە دکتۆر لەم پلانەدا چۆن کار لەسەر گەیاندنی خزمەتگوزاریەکان کراوە بە کۆمەڵگە؟ هەڵبەتە ئێمە هەمیشە باوەڕمان وایە کە زانکۆ وەکو ناوەندێکی ئەکادیمی و معریفی و زانستی زۆر گرنگ کۆکەرەوەی بیر و فکر و عەقڵەکانە لە زانکۆ بەڵام ئەبێ ئەوەیش بزانین کە هەموو پسپۆڕی و شارەزایەکان لە ناو زانکۆ نین بەڵکو خەڵکانی پسپۆڕ و شارەزا و کەسانی داهێنەریش لە کۆمەڵگا هەن زانکۆ جگە لەوەی ئەرکی ئەوەیە کەوا کار لەسەر کێشە و گرفتەکان و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی کۆمەلگا بۆ خۆتان جەنابتان وازە حالاتان کەوا کێشە لە هەموو کۆمەلگایەکە کێشە و گرفت هەیە و کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی تر جیاوازە بۆیە و ئەوەی کەوا چاوەڕوانەکرێت زانکۆکان کاری باش بکەن کار بکەن بۆ چارەسەرکردنی ئەو کێشەوە و ببنە پردێکی پەیوەندی لە نێوان زانکۆ و لە نێوان کۆمەلگا لە ڕێگای کارکردن لەگەڵ کەسانی پسپۆڕ و شارەزا و خەڵکی داهێنەر لە ناو کۆمەلگا ئێمە چەند ڕێکارێک ئەگرینە بەر و بە تایبەتی ئێمە کار لەسەر ئەوەکەین کە باوەڕمان وایە زانکۆکان ئەبێ ڕۆڵی بەرچاو بگێڕن لە پێشخستنی ئەو کۆمەلگای یعنی ئەو شوێنەی ئەگەر هاتوو ئەو شوێنەی کە زانکۆ لەوەیە ئەگەر ڕۆڵی نەبوو لە گەشەکردنی ئەو ناوچەی ئەو زانکۆی لێە دیارە ئێمە پێمان وایە علامەیەکی پرسیار ئەبێت لەسەر ئەو زانکۆیە کە چۆن کارەکانێکە ینی شتێکی ئەبێ کاری لەسەر بکەن بۆیە ئەوە ئەرکی زانکۆیە ئیش لە هەموو بوارەکانە بکات کە بتوانین ئێمە مامۆستایانی خۆمان توێژەرانی خۆمان هانە دەینکەوە ئیش لەسەر گیر و گرفت و کێشەکانی کۆمەلگای خۆمان بکەن توێژەر بن هانی ئەو کەسانە بدەن کەوا توانایان هەیە کە بتوانین و ئێمە هەر لە چوارچێوەی پلانی استراتیجیە کارمان لەو بوارەیە کردووە کەوا بتوانین هانی ئەو خەڵکانە بدەن کە توانایان هەیە چی لە ڕێگای بە چاوگەیاندنی پەرتووکیان هەبێ چی لە ڕێگای کۆڕ و کۆبوونەوە هەبێت چی لە ڕێگای هاوکاریکردنی کەرتی سێکتەری پەروەردە و سەکتەرەکانی تریش. باشە دکتۆر تایبەت بەو توێژینەوانی کە لە زانکۆکاندا ئەنجام دەدێت هەڵبەتە ئەمە بنمایەکی گرنگە لە زانکۆکاندا کە ئەو مامۆستایانە خودۆ خوێندکارانی کە بە شێوەیەکی گشتی لە زانکۆکاندا ڕۆلیان هەیە لە ئەنجامدانی توێژینەوە و واروها داهێنان و خستنەڕووی هەندێک بابەتی پێویست بۆ کۆمەلگە لە ڕێگەی توێژینە و داهێنانەکانیانەوە لە پلانی 5 ساڵەی زانکۆی کۆیەدا چۆن ئەم بابەتە تاوتوێ دەکرێت و هەنگاوی بەرەو پێشبردننی بۆ دەنرێت. ئێمە زانکۆ بەڕاستی ینی مامۆستایانی بەڕێزی زانکۆمان ئێمە زۆر جارێ باسی ڕیزبەندەکانی زانکۆ ئەکرێ و زۆر جاریش لەوانەیە ئەتیماد لەسەر چەند مامۆستا ئێمە ئەم ساڵ کە کاتێک ینی لە دوای دەست بەکاربوونمان لە پەیکەری زانکۆی کۆیە بەڕێوەبەرایەتێکی گشتیمان دامەزراندووە کە پێوترێ بەڕێوەبەرایەتی گشتی سنتەرەکانی توێژینەوە و پەرەپێدان ئەم هەموو سنتەرەکانی توێژینەوەی زانکۆی کۆیە لەخۆ ئەگرێ
و لە ڕێگای ئەم سنتەرەوە ئیش لەسەر دامەزراندنی چەندین پرۆگرام، ینی بە شێوەیە کارەکەین لە ساڵانی داهاتووە بەرنامەمان هەیە لەو 5 ساڵی داهاتوە وا بکەین هەموو مامۆستایانی زانکۆی ئێمە لە بەشە زانستیەکان بەشێک بن لە تیمێک سەر بە پرۆگرامێکی تایبەت بە توێژنەوە بوون. هەڵبەتە کێشە و گرفتەکانی کۆمەلگای خۆمان کۆمەلگا خۆجەیەکان بەشێکی سەرەکی ئەبن لەو پرۆگرامانەی کەوا ئێمە کاری توێژینەوەی دیا ئەنجام بدەین و هەر لە ڕێگای بە ئەلیکترۆنیکردن کە یەکێکە لە کۆڵەگەکانی کە ئێستاوە ینی بیداتەکەەوە دەستمانیش پێکردو بە شێوەیەک بتوانین هەموو ئەو توێژینەوانەی کەوا هەن ینی زۆر جار هەیە نەکتەنها بیبین لە کتێبخانەکان لە شوێنێکا لە ڕەفێکا دایانین بەڵکو بە شێوەیەکی ئەلیکترۆنی بەردەست بێ بۆ هەموو کەسێک خەڵکەیە لە ناو کۆمەلگا لەوانەیە بە دوای زانیاریە کاگەڕێ بە دوای توێژینەوە یەکە گەڕێ بۆ چارەسەری بابەتێکی دیاری کراو ئەو کاتە ئەگەر بەردەست بێ ئەتوانێت دەستی بکەوێ و لەوانەیە هەندێک بابەتی تایبەت هەیە لە زانکۆکانی کوردستان دەست بکەوێ نەک لە زانکۆکانی دەرەوە لەبەرەوە زۆر گرنگەکەەوە ئێمە وا بکەین ئەو زانیاریانە ئەو توێژینەوانەی کە توێژەرانی ئێمە مامۆستایانی ئێمە خوێنکارانی ئێمە ئەنجامیەدەن بەردەست بێ بۆ کۆمەلگا. باشە وا من نازانم کاتەکە چەندێک ئەگەر بمبووری ئەمیستیش تەرکیز بکەمە سەر کۆڵەگەی بنیادنانی زانکۆی سەوز ئەگەر بەڵێ هەڵبەتە باس لەو بابەتش دەکەین بەڵام پێش ئەوە دکتۆر دەمەوێت باس لەوە بکەین کە بە شێوەیەکی گشتی ئەم بابەتانە پێویستیان بە سەرچاوی مرۆیی واروها چەند سەرچاوەیەکی دیکە هەیە لەمڕۆوە کارەکان بۆ دەستکەوتنی تەواوی ئەو سەرچاوانە بۆ جێبەجێکردنی پلانەکە بۆ شێوەی کە دانراوە خواستی لەسەرا چۆن کاری بۆ کراوە؟ ئێمە ئەو پلانەی کە دامانناوە وەک پێم وتی نزیکەی ساڵێک کارمان لەسەری کردووە هەڵبەتە ئێمە ئەو پلانەمان بۆ زانکۆی کۆیە داناوە بۆ زانکۆیەک دانەناوە لە ئەمریکا بێ یان لە بریتانیا بێ یان لە وڵاتێکی ترکە دۆخەکان لەوانەیە جیاواز بێ لە زانکۆیەک لە زانکۆکانی هەرێمی کوردستان پلانە بێ بە شێوەیەکی واقعانە داڕێژرا بێ توانای جێبەجێکردنی هەبێ بگونجێت لەگەڵ دۆخی سیاسی و دارایی و هەموو لایەنەکانی تری کە ئێمە پیاە تێپەڕین توانین بەو شێوەیە لەبەرەوە بەڵێ ئێمە حسابی ئەوەمان کردووە کە ئەو پلانەی دامان ڕشتووە کە بتوانین بە شێوەیەکی واقعانە کاری لەسەر بکەین و باوەڕ ڕیشتمان وایە کەوا زانکۆکانە بێ کۆڵ نەدەین ئەبێ یعنی لە هەموو دۆخەکانە پانتاییەک هەیە کە بتوانین کاری لەسەر بکەین ینی بتوانین خزمەتی کۆمەلگاکەمان بکەین. باشە دکتۆر بابەتێکی دیکە کە هەوڵدانە بۆ بەرزکردنی ئاستی زانستی خوێنکاران وە بە جۆرێک ئەم خوێنکارانە کاریان لەسەر بکرێت لە ڕووی زانستیەوە کە بۆ بازاری کار ئامادە بن کامە گرفتی بەشێکی زۆر لە خوێنکارانە کاتێک کە لە زانکۆکان دەردەچن لە بازاری کار هەلیکاریان دەست ناکەوێت کارکردن لەسەر ئەم بابەتە تا چەندە گرنگی پێدراوە؟ هەڵبەتە کۆڵەگەی یەکەمی پلانەکەمان سەرکەوتنی خوێنکار و ئامادەسازیە بۆ بازاری کار ئەمە بۆ خۆی بابەتێکی یەکجار گرنگە ئێمە لە بیرمان نەچێ ئیتر لەمەوە دووە دەرفەتەکانی کار لە کەرتی تایبەتە و بەو شێوەیە نەماوە ینی لە کەرتی گشتی بە شێوەی لیست خەڵکێکدا بمەزرێ و زۆر جاریش هەیە بەداخەوە ئەو وێنایە ئەکرێکە زانکۆکان و لەوانەیە بەشێکی لە واقعیان ئێمە ڕاستیەکە کە لەوانەیە ئێمە بڕوانامە ببەخشینەوە ینی مەسەلەن بۆ نمونە ئەمن برادێکی خۆم جارێکی ینی وەکو نمونە بۆ ئەوەی وازح بێ بۆ بینەران برادێکی خۆم وتی من کوڕێکم وا تەخەڕوجی کردووە 3 ساڵەوە کچێکشی وا لە تەخەڕوجە ینی دەرەچێ ئەڵێ لە ماڵەوە دانیشتووە ینی بۆ نمونە خەریکی خۆتانەزان ئەمڕۆ مەژوڵی ئایپاد و ئەو شتانە ئەبن و وەز دائیمەن لەگەڵ ڕەفیقەکانی دەرەچن و دێنەوەیت ینی ئەوەی توانێ وا هەستەکەکەوە کاتێککە دەرچوو ئەو گەنجەی ئێمەوە ئەزانێکەوە ئیشەکەی تەواو بوو لە کاتێکە دەبواە ئەو سکیڵانەی هەبواە کە خۆی بتوانێت بە دوای ئیش ئەبگەڕێ و بتوانێت لە بازارێکە منافەسەی کە منافەسەیە لە کەرتی تایبەتە بتوانێت ئێمە ئەمانەوێ لە ڕێگەی پلانی استراتیجی زانکۆی کۆیەوە لە ڕێگەی ئەو کۆڵەگەی کە ئاماژەم پێکرد ئێمە ئیش لەسەر پرۆگرامی خوێندن بکەین کە بە شێوەیەک بێت ئامادە بێ بە بازاری کار و پردێکی پەیوەندی لەلایەن بەشە زانستیەکانەوە لەگەڵ بازاری کار دروست بکەین و هەوڵ بدەین پەرە بە توانای کەسی خوێنکاران بدەین. زۆر جار هەیە گەنجی ئێمە کە دێت کە کاتێک ئەبێ بە خوێنکار لێرە لەوانەیە ڕوئایەکی بێ کە لە مستەقبەلا ببێ بە چی بەڵام زۆر جار کە دێتە زانکۆکان لەوانەیە ئەوەی لەلا کاڵ بێتەوە و پێی وابێ کە دۆخەکە ئەوەندە قورسە ناتوانێت ئەو خەونەی خۆی جێبەجێ بکە. ئێمە
جگە لەوەی ئامادەیانکەین ئەبێ وا بکەین ڤالیو دروستکەین، یعنی قیمەتێک بۆ خوێندکار کە بەهایەک هەبێت کە هەست بکە لە داهاتوە کە هاتە زانکۆ ڕوایەکی لا دروست بکە ئەو ئەبێ بەچی حەزەکە بێ بەچی، یعنی ئەوە زۆر زۆر گرنگە ئێمە ئیشی لەسەر بکەین. بۆیە ئێمە پێمان وایە ئەو گەنجانە ئێمە خەڵکی زۆر زۆر بەتوانیاندایە خەڵکی بیری داهێنەرانە ئەبێ لە لای خوێندکارەکانی خۆمان دروست بکەین. ئەوە یەکێکە لەو استراتیژیەکە ئێمە ئیشی لەسەر بکەین و لە 5 ساڵی داهاتووە. بۆیە گرنگە ئەم گەنجانەی خۆمان بایەخێکی زۆر زیاتریان بکەین و ئامادەیانکەن بۆ بازاڕی کار. باشە هەڵبەتە دکتۆر ئەو بابەتی دیکەی ویستی کە قسەی لەسەر بکەیت ئەویش کۆڵەکەی زەوزی زانکۆیە کارکردن لەسەر ئەم بابەتە یاخود ئامانج لە خستنەڕووی ئەم بابەتە چییە؟ عفوان مەبەست بنیادنانی زانکۆی سەوز من مەبەستم کۆڵگەی حوت کۆڵگەی بنیادنانی زانکۆی سەوز یان ئەوەی پێوترێ گرین یونیڤرسیتی. ئەگەر ئێمە بۆ خۆمان تەماشا بکەین کە کاتێک زانکۆی مەسەن بۆ نمونە زانکۆی کالیفۆرنیا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، زانکۆی بریتیش کۆلۆمبیا لە کەنەدا، زانکۆی نۆتینگهام کە من بۆ خۆم دەرچووی خوێنکاری دکتۆرا بووم لەو زانکۆیە، زانکۆی لوند لە سوید، زانکۆی زیورخ لە سویسرا. ئەم زانکۆیانە پیانەوترێ زانکۆی سەوز. هەڵبەتە ئەم زانکۆیانە لە کۆمەڵێک پێوەەر ئیشەکەن. یەکێک لەوانە کەەوە سستینەبڵ کەوەی پێوترێ سستینەبڵ ترانسپۆرتیشن، یعنی گواستنەوە هۆکاری گواستنەوە بە وزەی پاک لەوانە بەکارهێنانی بۆ نمونە پاسی کارەبایی سیارەی کارەبایی بەکارهێنانی بایسکل لە شوێنانی تر ئەوەی کەەوە کاتێک کە ژێرخان دروستەکەن ژێرخان دروستەکەن بە شێوەیەک تەسمیمێکن کە پێوترە ئینەرجی ئیفیشنت بڵدینگز ئەو بینایانەی کەەوە کەمترین وزەی پێویستە. ئێمە پلانمان وایە لە داهاتووە کەەوە کار لەسەر گواستنەوەی هۆکاری گواستنەوەی وزەی پاک بەکاربێنین، چی لەلایەن بەکارهێنانی پاسی کارەبایی بێت، چی هاندانی ئەو گەنجانەی خۆمان بێ زۆر جار بە پاسکیل هاتوچۆ بکەن، ژینگەیەکی وایان بۆ دروستکەین ئاسان بتوانن ئەو کارە بکەن و هەروەها سەرچاوەکانی بەکارهێنانی سەرچاوی ئاو، یعنی ئێستا زانکۆی نۆتینگهامێکێکە لەو زانکۆیانەی کەوا لە دەرەوە گەرەوەی ناو زانکۆکەی کەمپی زانکۆکەی بینی بێ وەکو ڕووبار لە ناوی دروستیان کردوکە و ئاوە ئاوی باراناوە ئەوان کۆیەکەنەوە لێوە، بەڵام بە شێوەیەکی پاک و تەندروست و سەحیە و چەندین باڵندەی جوانچی مەنزەرێکی زۆر زۆر جوانی ئەو کەمپەی بە شێوەیەک ڕازاندوێتەوە لە عینەن کاتە ئەو ئاوی سەرەکی و ئاوی شەبەکە بەکار ناهێنن کە بۆ خۆی کولفەیەکی زۆرە لەو وڵاتە و لەگەڵ چەندین کاری ترکە لە بواری جگە لە بایەخدان بە ڕووبەری سەوزایی لە زانکۆکە کاری لەسەرەکەین. بۆیە ئەمە مۆدێلێکی نوێ لە هەرێمی کوردستان و عێراق و هیوادارین هەموو لایەک پاڵپشتمان بن بۆی بتوانین زانکۆی کۆیە وەکو مۆدێل بناسێنین. دیارە من ئەمێ ئاماژە بۆیش بدەم کە زانکۆی کۆیە کەوتۆتە شوێنێکی زۆر ناوازە و جوانەوە لە تەنیشتیای هەیبەت سوڵتانە و کەش و هەوایکی پاکیە. چەند دیارە لە پێشووترە هەندێک چالاکی پیشەسازی چارێکی پیشەسازی هەبووە لە دەوروبەری کۆیە وەکو بۆ نمونە بەرهەمهێنانی نەوت، بەڵام هێشتا شاری کۆیە شارێکی پیشەسازی نییە. بۆیە پاراستنی ژینگەی کۆیە و کەش و هەوای کۆیە و زانکۆی کۆیە زۆر بە پێویستە زانین بۆیە ئەو کۆڵگە ئێماندانە و ئیشی لەسەرەکەین. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانی زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد حەسیب سەدیق سەرۆکی زانکۆی کۆیە کە ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمان بوویت.